الله. الحمد لله الذي فرض على القادرين زيارة بيته الحرام. الحمد لله الذي أقسم بضوء الصبح عند مطاردته ظلم الليل لأنها أيام الاشتغال بأعمال الحج. الحمد لله الذي فضل يوم عرفة على سائر الأيام، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على قائدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أوصيكم عباد الله بتقوى الله الكريم وطاعته. قال الله تعالى في كتابه العزيز: أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والفجر وليال عشر والشفع والوتر. أما بعد، سلام ورحمة إخوة لسر إيمة وهمو مسلمانان يا رب العالمين. لو كاتب روزانة دا دعاء كين لأخوة كوا شرمزاري لقاء نبين، شرمزاري لقاء نبين يا رب العالمين. مسلمانان بريز، إمرو آخر من روجي مانجي ذو القعدة وتاسبي كم روجي مانجي ذي الحجة وكوكر دواري خومان بيدلي دروجي حاجيان. خواي پروردگار لقرآني پیروز دا باسی او دروجاني كردوا و پیغمبر صلى الله عليه وسلم لچەند فرمودەیەک گەورەی ئەو ڕۆژانەی بۆشی کردینەوە. ئەوەتە خوای تەعالا سوێند دەخوا بە بەرەبەیان بە سپێدا، و سوێند دەخوا بەو دەشەوە وەکو ئیبن کەثیر دەفەرموێت ئیبن عەباس و ئیبن زوبەیر و مجاهید و چەندی تر دەفەرمون وەلەیال عەشر مەبەست ئەو ڕۆژ و دەشەوی حاجیانە کە زۆر گەورن. سوێند ئەخوا بە جوت و تاک خوا بخۆی ئەزانی بەو جوت و تاکانە مەبەستی چ شتێکە بە دیاری کراوی. ئایا شەوە جوت و تاکەکان؟ بەڵێ، حەزرەتی موسا سەلامی خوای لەسەر بی فەرمی ئەی ڕەب العالەمین بانگم کردی وڵامت نەدامەوە. خدا فەرمی جەلە جەلالوه ئەی موسا لە ئەو دەڕۆژەی حاجیان بانگم بکە. چ بڵێم بڵێ لا ئیلاهە ئیلا الله. فەرمی ئەی ڕەب العالەمین خەڵک هەمی وا دەڵێ. خدا فەرمی جەلە جەلالوه ئەی موسا ئەگەر ئەو جملەیە لا ئیلاهە ئیلا الله تای تەرازوێک دەپێی تەرازوێک دابی، هەموو دنیا و دروستکراوەکان مەبەست لە ئەرز و ئاسمانەکاندا تەرازوەکەی تر دابن هێشتاکە لا ئیلاهە ئیلا الله قوڕسترە. و بە تایبەتیش لەو دەڕۆژانە کە زۆر زۆر گەورەن بۆ ئەوەی ئینسان زۆر ئەو ذکرە بکە. ووعدنا موسى 30 ليلة وأتممناها ب10 فتم ميقات ربه 40 ليلة. بەڵێنی 30 شەومان بە موسادا کە خوا پەرستی تێدا بکە تا ئامادە بیت بتوانیت تەورات ئیستیلام بکە و وەری بگری. هەتا ماوەکەمان 10 شەوی تریشمان بۆ تەواو کرد، واتە بوو بە 40 شەو. دیارە ئەو 10 شەوە
دەشەوی ذیلحیجە بوونە کە زۆر گەورەن. سێ دەی هەن زۆر گەورەن باسم کردیە. دەشەوی ئاخیری ڕەمەزان لەبەر لەیلەت القەدر، دەڕۆژیان دەشەوی ئەوەلی ذیلحیجە کە لە سبێوە دەست پێ ئەکا، چونکە تەڕویە و عەرەفە و ئەضاحی تێدایە، قوربانی کاتێکی زۆر گەورەیە. و لە هەمان کاتدا دەی محەڕەم، دەڕۆژی محەڕەم، دەی محەڕەم بە دیاریکراوی لەبەر تاسوعا و عاشوڕا. جا لێرانەدا ئیبن حەجەری عەسقەلانی لە فەتح الباریدا دەفەرموێت ڕەحمەتی خوای لێبی: والذي يظهر أن السبب في امتياز عشر ذي الحجة لمكان اجتماع أمهات العبادة فيه، وهي الصلاة والصيام والصدقة والحج، ولا يأتي ذلك في غيره. ابن حجر دەفەرمێت دیارە گەورەیەکەی لەبەر ئەو دایک عیبادەتەکانە کە تێیدا کۆ ئەبنەوە. بەڵێ لە کاتەکانی تر ڕۆژی هەیە، نوێژ هەیە، سەدەقەش هەیە، بەڵام ئایا حەج هەیە جگە لە مانجی حەج؟ نەخێر. هەیە دەڵێ خۆزگەمان بەوانەی کە ئێستا لە حەجن، بەڵێ هەمومان تەمەنای ئەوە ئەکەین و دوعاش ئەکەین خوایە ئەوەی بەنسیبت کردێ لێت قبول کردبی، ئەوەی بەنسیبت نەکردێ خوایە بەنسیبی کەی. بەڵام مسلمانانی بەڕێز، خوای تەعالا ئەو هەندە بەڕەحمە، ئەو دینە پاکە جێی کەس بە بەتاڵی ناری، تۆ هەر کەسێک بیەوێ کە شتێکی بەدەست بکەوی. بەڵێ ئەوان لە حەجن، بەڵام خۆ معنای وان نییە ئەوانەی لە حەج نین، ئەوانەی لەو فەریزە گەورەیە دانین هیچیان بۆ نییە. بەڵێ کە گوێت لەو فەرمودانە ئەبی کە پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله عليه وسلم: حجوا فإن الحج يغسل الذنوب كما يغسل الماء الدرن. الحج المبرور ليس له جزاء إلا الجنة. من حج فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه. دەڵێ خۆزیا لەوێ بام کە دەفەرمێ حەج بکەن، پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم، چونکە حەج گوناحەکان ئەشۆرینی، هەر وەکو ئاو پیسی ئەشۆرینی. و دەفەرمێت حەجی وەرگیراو پاداشەکە ئیلا بەهەشتە. کەسێک کە حەج بکات و شتی پڕوپوچ نەکات و زیادەڕەوی نەکا، بێ ئەمری خوای نەکا، کاتێک کە ئەگەڕێتەوە وەکو ئەوەی وایە کە تازە لە دایک خۆی بەولەد بووبی. هەر یەکێک لە ئێمە دەڵێن خۆزیایمەش لەوێ باین بۆ ئەوەی ئەو پاداشەمان دەستکەوت بە، بەڵام با لە بیرمان نەچی پاداش گەلێک زۆرە بۆ ئێمەش کە لێرەین ئەگەر مەبەستمان بی. ئەوە تا پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله عليه وسلم: ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر. فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم: هیچ ڕۆژێک بۆ کردەوەی چاک کە تێیدا کردەوەی چاک بکرێ خۆشەویستتر نییە لە کەخوا لەو دە ڕۆژانەیان لەو دە شەوانە. قالوا ولا الجهاد في سبيل الله. گوتیان ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جیهادیش تەنانەت لە ڕێگای خوا؟ قال ولا الجهاد في سبيل الله. فەرمی نەخێر، جیهادیش بە هەمان شێوە هەندە گەورە نییە وەکو لەو دە ڕۆژانە کە عیبادەت تێدا ئەنجام بدرێن ئەو دە شەوانە، مەگەر ئیلا مەگە کەسێک چوبیتە جیهاد: رجل خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء. فەرمی مەگەر کەسێک بەخۆی و ماڵ و ئەوە بچێتە دەرێ بۆ جیهاد، هیچێک لەوانە نەگەڕێتەوە، بە هیچێک لەوانە، ئەوە گەورەترە. مسلمانانی بەڕێز، حەج و عومرەی یەکەم لە وڵاتی سعودیا، حەج و عومرەی یەکەم لە وڵاتی سعودیا لەوەیە و واجبە و دەبی لەوێ بکرێ. دواتر لە وڵاتی خۆت ئەنجامی بدا، مەگەر کەسێک بەدەل حەج بۆ کەسێک بکە، یا ئەوەتە کەسێک زۆر دەستکراوە بی، ئەگەر دە حەجیش بکە با بکە، دەستکراوە بیت لە خێر و خێرات،
ئامادەکاری تێدا هەبی کە مسلمانێک لێ قەومی هاوکاری بکە. بەڵام مع الأسف لەگەڵ ڕێز و حورمەتم هەندێک جار کە دەڵێن دەدین حاڵی نەبووین یان لەدین حاڵی نەبووین، خەڵک دڵسار ناکەین لەسەر حەج و عومرە، زۆر گەورەیە. بەڵام هەیە ئامادەیە چەند جار بچیتە عومرە بچتە حەج، ئینکاریەوە ناکەین خەڵک با 100 جار بچێک لە دەستی بێ، بەڵام با دەست کراوەش بی زۆر گرینگە. یان ئەوەتە بەدەل حەج بۆ کەسێک ئەکات کە ئەوەی کە حەج بەدەل حەج بۆ خەڵک بکات دەبێت ئیلا بەخۆ کردبیتی. بەڵام مخابن کەسێک جا لە هەر شوێنێک لە هەر جێگایەک ئامادەبی هەموو مانگێک یان 7 ساڵی بچتە عومرە، خەڵک دڵسار ناکەین با بە هەڵە لێمان حاڵی نەبن. بەڵام جیرانەکەی برسیە، قەردارە، هەژارە، نەدارە، تادارە، هیچی پێ ناکرێ و کەسێکی مسلمانە یان ئینسانە بە تەواوی مەعنا، بۆ هاوکاری نەکەین؟ بۆ ئایا ئەوەش حەج نییە لە بن هەنگری خۆت؟ کابرا کلەی ڕاوەستاون، بابەتەکان تێکەر ناکرێن، بەڵام کلەی ڕاوەستاون، عەمەلیاتی هەیە ناتوانی بکە. بەخۆ بەو بارودۆخەش کە ئەبینین ئاخر چۆن ئەوە لە دین حاڵی بوونە؟ من هاوکاری ئەو نەکەم. ئەگەر برێ نوێژێک بە 100 هەزارە کە وایە لە مەکەی مکەڕەمە، بەڵام لەبیرت نەچی خوا ئەفەرمی ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. هەر کەسێک ڕزگار بکە لە مردن وەکەوەی وایە هەموو خەڵکی قوتار کردبێ. جا ئێستاگە حیساب بکەین 8 ملیار کەس بێ، خواگە خوا مەبەستی ئەوە بێ لە ڕۆژی دروستبوونی مرۆڤایەتی هەتا ئێستا و هەتا ئاخیری دەبێت چەند ملیار و تریار بکە، چەند تریلیۆن بکە. بۆیە دەڵێن ئەگە بڕێ 4,000 ملیار خێرم لەوێ دەستەکەوی یان 4 ملیار خێر، دڵنیا بە ومن ئەحیاها زیاترە ئەگەر بۆ خوا ئەنجامی بدەیت. خەڵک دڵسار ناکەین، بەڵام پێویستیشە لە دین حاڵی ببین. کابرا لە دەستی نێ 1,250 ببەخشی، یان کاتێک کە هەبووی و پارەیەکی باشی هەبی دەگە فەقیرێکی خۆ حیساب بکە پرۆژێکی خێرێتە گۆرە دەر ئەمیش 250 ئەمیش وەرەقەچە دەموچی خەرچی، والله حیفم خابنەوە لە دین حاڵی نەبوونە. بەڵێ عەمەلی صالح لەو دە ڕۆژانە کردەوەی چاک ثەوابەکەی گەورەترە. خۆ ئەگە عەمەلی تاڵح بێ، عەمەلی خراپی لەو ڕۆژانە عەزابەکەی بە شیددەترە و تاوانبارترە. ليالي العشر أوقات الإجابة فبادر رغبة تلحق ثوابا. جوانی فەرمووە شاعیر کە دەفەرمێت ئەو دەشەوە کاتی وڵام دانەوەن ئەگەر بتەوێ پەلەی بکە ئەو حەزت با هەبی ئەو ثەوابەی بەدەست دێنێ ئەگەر بە ئیخلاسی بکەی. بۆ شەی بەجێ دێڵی ماڵی دنیا سەروەت و سامان. برادەرێک لەو شەوانە شتێکی ژێڕاوە، گوتی کوڕێک بابێک تەنها ئەو کوڕەی هەبوو، زۆر دەیگۆ بابە با ئێمەش مەسەلەن سەدەقە بکەین قوربانی بکەین، با ئێمەش سیارەیەکی وەمان هەبی سەرۆت و سامانەشی زۆرمان هەیە با بڕۆکە پێمانوە دیاربی هەر بەڕەزیل و بەو شێوازە نەکەین. دەڵێ بابەکەر ئێمالی دەکرد، کوڕەکەی زۆر یعنی ئەزیەت ئەدا، تەنانەت لەو خۆی ناکرد. ئەو برادرە دەڵێ کاتێک کە بابەکە وەفاتی کرد گوتی ئێمەش بە پیر برادری خۆمان وەسوین لەسەر قەبران زۆر عادز لەبەر دڵی ئەو چکە بابی مردیە و با دڵی عادز نەبی خۆمان خەفەتبارە کرد، زەردەخەنەمان بە هیچ شێوازێک نەئەگرت. هەر ئەوەندە گوتی کاتێک کە تەلقین درا و ڕۆیشتن گوتی ئیشارەتێکی بۆ من کرد، سنەت وایە کە دوو کەس لە ئاخری چەند دەقەیەک بمینەوە. گوتی لەوێ پێکۆماینەوە گوتی ئەمن فەزەم نەئەکرد خۆم نەزولان ئەمەگەر ئەوەندە دڵی بدەمەوە. گوتی وەرە لەوەی گەڕێ جادەی گو ئەو بەردە ئەو بلۆکەی کە قەبری پێ ئەپەستن زۆر بەقەوەتی لێ ئەدا. مسلمانان بەخوا جێی دەرس وەرگرتنە. گوتی ئەمیش پێم سەیر بوو، گوتی وەرە ئەمن هەتا ئێستا مردبوون دەبەدەستی جاوای لێبێ کوڕ لەو بابی ئەوە بکە بەلێ بێوفاییە بەڵێ، بەڵام لە هەمان کاتیشدا با بۆ ئەکا کە هەیتی دەمگۆ بابە با قوربانی بکەن لەوێ سارێم نەکرد با خێرێ بکە دی وەختی خۆ وە نەبوو با ئەو ها بکەنە دی هەمووی پنی و پەڕۆکی لێ ئەدان. ئەی با بۆ ئەکەی ئەجا دەگوتی سوێندی خوارد تی ئەو دوو ڕۆژانە لێ بچنە دەر لەسەر تەعزیان ئەو سێ ڕۆژە
ئەگەر نادەبی بەو پارەی بسمە سەبەحرەکان ئەنتالیا و فلان جێ و فلان جێگا واشی کرد بەو پارەی مسلمانی بەڕێز پێ بچیتە جێگایە سیاحیە خراپەکان مەبەستە نەک سیاحی کە خراپ نەبی پێ بچیتێن دەرێ ئەتوو لە زاری خۆت بگریەوە جا لەگەڵ ڕێزم هەیە تووشی هەموو نەخۆشەکی بووە چاویشی دنیای نابینن بۆ واکەی بۆ زاوای بەجێدێری بۆ ئەو کوڕەی بەجێدێری بلۆچی بە ئەنقەز بەقەوت لە قەبرت بدا برێت چاو لە کۆرن بۆوە ئەگەر هەیتت کەمتر خەمیمەکە لە چاکە بەڵێ ما من أيام أعظم عند الله سبحانه ولا أحب إليه العمل فيهن من هذه الأيام العشر فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد پیغمبر فرمی صلى الله عليه وسلم سروجك لك خوا لو روجانا قورترنين وخوشويسترنين كابو أوي كردوي تاچان تيدا أنزام بدري لو دا روجانا زكواب زور لا إله إلا الله برين زور الله أكبر بكن زور الحمد لله أنزام بدن ذكري خوا زور بكن تكبير بكن نك تكبير خرا نك سري خلشي دبا قرر بكن نك إنسان هر سيق لدليوين صفتك دي موجود بي وانا خواستا بي عادز ببي اتهام ومختاني بكا بلي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أفضل أيام الدنيا أيام العشر صححه الألباني كدفرميت باشترين روجكاني دنيا أو دروجا إذا رأيتم هلال ذي الحجة وأراد أن يضحي فليمسك عن شعره وأظفاره سنة واعي أجر كسك ما بس قرباني هي حلا هورو أجر مولا خوي بكاته وقنا لسبيه وموني نوك نكا أجر هنزته جبوي بقلي برينات وأنا ببندي قرباني ناكم أول شيء شنيو با موش لخوي بكاته وقرباني كي هردرست أبي برام سنة واعي بوي أو سنة جوريا إهمال نكا للايك شديكا وعبادة هەموو جانیبەکان ئەگریتەوە وە زیاتر وەکو ئایا پرسیارەکەن وەکو بە ڕۆژ بوون طبعا هەردە ڕۆژ بە ڕۆژی نابین لەبەر چێ هەردە ڕۆژ سنەت نینە ڕۆژی دێم ڕۆژی جەژنە ڕۆژی دێم یازدە و دوازدە و سێزدەکەش چار ڕۆژ جەژن ئەوەش بە ڕۆژی بن هەر دروست نییە دەبی دوای ئەیام التەشریق مەگەر کەسێک ئەیام التەشریق و خودی ڕۆژی جەژن ناکرێت بە ڕۆژی بن بەڵام هەر لە سبێوە عرفەش دەگەدابی کە زۆربەیش باسەکە لەسە خودی عرفەیە کە ڕۆژەشی زۆر گەورەیە خودبەی داهاتوو بە تایبەتی لەسەری باسەکەین بەڵام ئەو خودبەیەش ئەگەر هەر بە کورتیش بی ئاماژەیەکی هەر پێەکەین بەڵێ دەڵێن گەورەترین ڕۆژ لە ساڵ عرفەیە لە هەفتە جمعەیە جاندێک دەڵێن باشە هەندێک مامۆستا دەڵێن جمعە لە هەموو ڕۆژا گەورەترە هەندێکن عرفە گەورەترە لە ساڵ عرفە لە هەمووان گەورەترە وەکو هەفتە ڕۆژی جمعە لەو هەفت ڕۆژە لە هەمووان گەورەترە جا کەسێک کە بە ڕۆژی بی پێغەمبەر فەرمی صلى الله عليه وسلم صيام عرفة إني أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده أي ماضية ومستقبلة فەرمی هەر کەسێک ڕۆژی عرفە بە ڕۆژی بی وام دائنێم کە خوای تەعالا لە گوناحی ساڵی ڕابردوو ئەو ساڵی خۆش ببی ئەو گوناحانێک کە خوا بخۆی مەبەستی و ئەزانی بەڵێ دوعاکردن لەو ڕۆژەی زۆر گەورەیە هەر تاکێک هەر کەسێک لەو ڕۆژە لە ڕۆژی عرفە کە ڕۆژێکی زۆر گەورەی دوعا بکە لەخوا بپارێتەوە وە زیاتر کە دەقی حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسە هاتیە کە ئەفەرموێت وخير ما قلت أنا والنبيون لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وللضمن أو ذكر قوري أو دعايا ستما بس وكو بارانا ودعابك وبباري وإخواليت وربقري بلان بدياري كراوي أو ذكر أو دعايا الزور قوري هر تاكيك لا إله إلا الله هر لتواوي روجا كان أو دروجا ولا نويميش كروجي عرفيا أو ذكريا زور دوباره بكاتو چونکە پێغەمبەر فەرمی صلى الله عليه وسلم باشترین شت کە گوتبیتم من و پێغەمبەران سلامی خوایان لەسەر بی ئەو ذکرەیە کە دەفەرمێت لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير واتە هیچ پەرستراوێک نییە بە حەق جگە لە ذاتی الله
تاکە و شەریکی نییە مڵک و سوپاس و ستایش بۆ ئەوە باڵا دەستە بەسە هەموو شتێک. بەڵێ زۆر دوعا بکەین، پارانەوە لە خودا، پارانەوە لە خوادا جورئەتە، گەر بێتە دی ڕەحمەتە، گەر نێتە دی حیکمەتە، پارانەوە لە مرۆڤ خەفەتە، گەر بێتە دی منەتە، گەر نێتە دی زیلەتە. لە کۆتاییدا لە خوای تەعالا پارە و ڕەحم بە هەمولایەکمان بکە یا رب العالمین، عاقبەتی هەمولایەکمان خێر بکەی. خوایە لەو خاتری گەورەی و عەزەمەتی و زەلالەتی خۆت، خوایە ئاوێک بەو ئاگرەدا بکەی مسلمانان لە تەواوی جیهان و بە تایبەتی لە کوردستان. خوایە قوتارمان کەی لە کاری خراپ، لە شتی خراپ، لە بێدینی، لە ناعەدالەتی، خوایە لە هەر شتێکی کە خۆت ڕکت لێ یا رب العالمین قوتارمان کەی. خوایە شەرمەزاری لەقای خۆتمان نەکەی، عیبادەتمان قبول بکەی، حەجی حاجەکانمان قبول بکەی و بەر دوعای حاجەکانمان بهێخی یا رب العالمین. یا ربی خوایە ئەوەی حەجت بەنسیب نەکردێ خوایە حەجی بەنسیب بکەی، خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی، ئەوەی مرازەکی شەرعی هەیە خوایە لۆی جێبەجێ بکەی، خوایە ئەوەی کەوا قەرزدارە قەرزی لەسەر لا بدەی، خوایە ئەوەی دڵی بەخەفەتە، ئەوەی خەفەتبارە خوایە خەفەت لەسەر دڵی لا بدەی یا رب العالمین. خوایە وڵاتی ئێمە و هەموو مسلمانان بپارێزی لە کارەسات، لە ناخۆشی، لە قەیران. خوایە هێزەکانمان، برا پێشمەرگەکانمان محفوظ بکەی، ئەوەی دەخەمیواندایە خوایە بیپارێزی یا ربی. خوایە ئەوەی زوڵم لە مسلمانان ئەکە لە تەواوی جیهان، لە میلەتی ئێمە یا ربی یان هیدایەتی دەی یان شەڕی لە کۆر خەرچی بکە یا ئەکرەمە الئەکرەمین. آمين آمين. نبهني الله وإياكم من نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. أستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب. آمين. آمين آمين بفضلك آمين وبكرمك آمين برحمتك يا أرحم الراحمين. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله. أوصيكم عباد الله بتقوى الله، إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. صلوا على من ولد يتيما وعاش كريما ومات عظيما. اللهم صل وسلم على حبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. عجائب الشعب المسلم اليوم مع الأسف لا يستطيع السفر للحج لأن تكلفة الحج مرتفعة، لكن يستطيع السفر رغبة في تغيير الجو. ألا إن سلعة الله غالية. لا يستطيع شراء الأضحية لغلاء السعر، لكن يستطيع شراء آيفون لمواكبة العصر. ألا إن سلعة الله غالية. لا يستطيع قراءة 10 آيات يوميا، ولكن يستطيع قراءة المحادثات تصل إلى 100 محادثة في اليوم بحجة ليس لديه وقت لقراءة القرآن. ألا إن سلعة الله غالية. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم ارزقنا الإخلاص في الدعوات والقبول في الطاعات والشكر عند الخيرات والخشوع في الصلوات والصبر عند الأزمات والفرج عند الكربات والثبات على الصراط والعفو عند الحساب والفوز بأعلى الدرجات والفوز بأعلى الجنات، إنك يا رب مجيب الدعوات. آمين آمين يا أكرم الأكرمين. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. ولذكر الله أكبر. الصلاة. رحمكم الله.